خاوەنی بیرۆکەی ئەو ڕەشماڵەمە سەرەتای بیرۆکەکە لەوەی دەست پێ کرد کە ویستم کۆمەڵە گەنجێک بخەمە سەر ئیش و بتوانم هەلی کاریان لە بۆ بڕەخسێنم لە سەرەتای دروستبوونی ئیشەکە نزیکە 6 ساڵ پێش ئێستا دەستم پێ کرد بیرۆکەکە لە کاری دەستیەوە هات کاتێککە خۆم خوێندنم تەواو کرد بەڵام هیچ کارێک نەبوو بیکەم کاری دەستیم کرد و پاشان پاشماوە کە سوودێکی باشم لێ دیت ویستم کۆمەڵە گەنجە چش لەگەڵە خۆم بخەمە سەر ئیش و فێریان بکەم چۆن بتوانن داهاتی ژیانی خۆیان بەدەست بێنن ئیدی بوارەکانی کاری دەستیمان هەڵبژارد ئەویش لەبەر ئەوەی لە دێر زەمانەوە کاری فۆلکلۆری یەکێک لە بەشەکانی فۆلکلۆری دێر زەمانەوە کاری دەستی بوو کە باو و باپیرانمان ئیشی دەستیان کردیا. و لێرەوە بابەتەکانمان زۆر زۆرن بە تایبەتی بابەتی ئەکسسواراتی ئافرەتان کە لە کوردستان خواستەکی زۆر زۆری لەسرە ئیدی دەتوانین لە موریەکان وەکو مێخەک و قەزوان و ئەو شتانەشتی زۆر جوان دروست بکەین دەتوانم بڵێن بابەتی ئەکسسواراتە جلک و بەرجی کوردیە تەنانەت دیزاینکردنی جانتایە و هەروەها تابلۆ و سوف و چنین و تەنانەت بەکارهێنانەوەشمان هەیە دەتوانین ئەو شتانێکە لە ماڵی بەکارهێنانینەوە بەڵام لێرانە دووبارە دەست پێ بکەینەوە دەمەوێت باس لە دیزاینی ڕەشماڵەکەی بکەم بیرۆکەکە ویستم فۆلکلۆری کوردی بە دنیا بناسێنم بە تایبەتی ئەو شوێنێکی ئێستا ئەمەلەینە خەڵکەکی زۆر زۆر سەردانیمان دەکات بە تایبەتی گەشتیارەکان ئیدی گەشتیارەکان چ عەرەب بن یاخود ئەوروپی بنیان هەر کەسێک بێت دەتوانێت کە سەردانمان دەکات و بابەتەکەی زۆر پێخۆشە و سەرنجی گەشتیارانمان و ئەو هاوڵاتیانی سەردانی ئێردەکە ڕاکێشایە. ئەگەر بێت و 20 کەس لێرە سوودمەند بی کە ڕۆژانە نزیکەی 20 کەس 20 خێزان لی سوودمەند دەبی وەکو داهاتی ژیان خۆیان ئیدی لە داهاتوودا ئینشاڵڵا دەتوانین کاری زیاتر لەسەر گەنجان بکەین و بە تایبەتی بیرۆکە و بەهرەی گەنجەکانمان بەکاربینین. لێرەدا گرنگ نییە ئەو کەسە خوێندنی تەواو کردیە یاخود خەریکی خوێندن گرنگ ئەوەیە بەهرەکەی خۆی بەکاربینی لۆ ئەوەی بتوانانی شتێک دروست بکات و داهاتی خۆی بەدەستبینی ئیدی چاوەڕێ ئەوەی دامەزراندن و یاخود چاوەڕێ ئەوە ناکە کەسێک هەلی کاری پێ ببەخشەی لۆ خۆی لێرە دەست پێ دەکات ئەوەی لەسەر منە هاندانیتیان فێرکردنیتیان و دابینکردنی شوێنەکەیە و هەر کاتێک پێویستیان بە هەر یارمەتیەک بی لە هەموو لایەنەکانەوە دەتوانم یارمەتیان بدەم و هەروەها تەنانەت ئەندامم هەبووە کەوا زۆر پێویستی بە ئیش بووە بەخۆم هاتیمە بیرۆکەکەم دایتێ و فێریشم کردێ و ئەلحەمدولیلا ئێستا بازاڕێکی زۆر باشەوەتە ڕادەکی باش توانیتی 100% داهاتی ژیانی لەسەر ئەو کارە بێت. لێرەوە پەیامەکەم لە بۆ گەنجان هەیە هیوادارم لە ناو خاچی خۆت بەسەر بڵندی بە بەکارهێنانی توانای خۆت بە بەکارهێنانی بەهرەی خۆت ئیش بکەیت و ناومێد نەبی لە ژیان گرنگ ئەوەیە دامەنیشە فکر لەوەی بکەیەوە ئیش نییە ئەمن چ بکەم پارە نییە نەخێر دانیشە فکر لەوەی بکەوە بەهرەکەی خۆت ببینەوە و لە ڕێگەی بەهرەکەی خۆت بتوانە داهاتی خۆت بەدەست بینی و بەسەر بڵندی لە ناو خاچی خۆت ئیش بکەیت. ئیدی ئەوە خاڵەکی زۆر زۆر گرینگە کە ئەمە تەرکیزی لەسەر دەکەینەوە لە ڕەشماڵی سارەک.